سڵاو ئەو کاتەوە باش لە ڕاستیدا بۆیە دەمەوێت ویددیۆی دانێم هەست بە بەرپرسیارەتێکی زۆر گرنگ دەکەم بە نیسبەت خۆمان وەکو پەنابەر و کۆزبەر لە وڵاتەیدا. ئەوێ ڕۆژە تووشی دۆستێکی بووم، پێیوا بوو ئەو دەیکوتم قەتم دەنگ نەداوە و قەتیش دەنگ نادەم، زۆریشم بۆ گرنگ نییە، هەموو شتێک لێرە باشە و زۆریشم بۆ گرنگ نیاوانەی خۆشیان کاندید دەکەن زۆرتر بۆ خۆیانە و بۆ بەرژەوەندی خۆیانە و لەو قسانە و دەنگدانیشم پێ گرنگ نییە، مەیز تەسیرێکمان نابێت لە وڵاتیدا بێ. پێم ناخۆش بۆ جۆرەی فکر دەکرد بە چەند هۆکار. دیارە بۆی هەیە زۆر کەس کە خۆی کاندید دەکات لەبەر بەرژەوەندی خۆی بێەوە ناشادرێتەوە، زۆر کەس بۆی کە خۆی نیشان بدا، بۆی کە بۆ خۆی بە پلەپایەک بگا، زۆر کەس هەیە بۆی کە تینووی قودرەت و دەسەڵاتە ئەو کارانە دەکا، زۆر کەس هەندێک قازانجی لێ پەیدا دەکا. ئەوانە زۆر کەسیش بەڕاستی خۆی بە بەرپرسیار دەزانێ بەرامبەر بەو کارێکە دەیکا، خۆی هەڵدەبژێرێ. ئەم بۆ خۆم کارم هەیە، داهاتیشم هەیە و خێزانیشم لە کارەیە و تەقریبان کوڕەکەشم هەر لە کارەیە، ئەگەر چیوە دەچێتە سەربازێ، بەڵام هەتا ئێستا کاری هەیە. بۆ خۆم زۆرتر هەست بە بەرپرسیارەتی دەکەم. شوڕابوون لە ئەنجومەنی شاردا کارکردن هیچ داهاتێکی مادی بۆ هیچ کەسێک تێدا نییە، بەڵام ئەم بۆ خۆم لەسەر باوەڕم کاگەر ئەمن نیکەم ڕەنگە کەسی دیکەش نەبن بیکەن، یا ئەو کەسانەی کە باشن بەداخەوە لەبەرەوەی کە دەنگ ناهێننەوە نایەن لە ژوورێدا خۆیان قەتی سێشتۆتەوە و ئامادەنین بێن خۆیان نیشان بدەن و ترس و نیگەرانیان هەیە لەوەی کە دەنگ نەهێننەوە و لە هەندێک بابەتیشەوە ڕاست دەکەن. کورد نەتەوەیە کە بە چەندین حیزب لایەندا دابەش کراوە و بۆیە بۆ کەسێک زۆر زەحمەتە لە نێو هەموو لایەنەدا دەنگ بێنێتەوە. ئەمن بەو برادرم کورد کە ئەمە بۆچی خۆمان کاندید کردووە، لانی کە من بۆچی خۆم کاندید کردووە. ئەمن بۆیم خۆ کاندید نەکردووە کە ببمە شوڕای شار و پێم هەڵ بڵێن. ئەمن تا ئێستاش بەو ڕادەی دەستکەوتم لە ژیانمدا بەدەستهێناوە کە پێویست نەبێ بە خۆ کاندیدکردن و ئەوانە تینوایەتی خۆم بشکێنم. بەڵکو ڕاستەکەی دەوێ ئەگەر ئێمەمانان بێتەفاوت بی نیسبەت بە سیاسەت لەو وڵاتەیدا و نیسبەت بە داهاتووی خۆمان لەو وڵاتەیدا، ئێمە لە داهاتوودا زەربەی زۆر قورس دەخۆین، یەکجار زۆر قورس. ئەم یەکێک لە هۆکارەکانی کە خۆم کاندید کرد ئەوە بوو ئەو ساڵە و ئەو حیزبە ڕەگەز پەرستەی فینلاندی کە ئەو حیزبە یەکێک لە دروشمەکانی ئەوەیە کە فینلاند بگەڕێنەوە بۆ ئەوەڵەکەی، بۆ بناغەکەی، بۆ بنچینەکەی کە پێشتر چۆن بوو. ئەوانە مەبەستیان زۆرترەوەیە کە بە نیسبەت ئێمەی کۆچبەر مەبەستیان زۆرترەوەیە کە بەڕاستی کۆچبەر نەمێنێ، یان تا ئەو ڕادەی کەم بێکەت کەسی دینەیە و کۆچبەری دی بە جۆرێک لە جۆرەکان لەو وڵاتەی داببڕێن و ئەو وڵاتە کۆچبەر ڕانەچێشێ بۆ لای خۆی. ئەوانە پیان وایە خەڵکی خۆیان بێکارە و ئەمە دین کاری لەوان دەدزین. تەنانەت لە پارلەمانی پارەکانە من بە قسێکی زۆر ناڕەحەتم لە چەندین چاوپێککەوتنی ڕۆژنامەوانیشدا باسم کردووە و دەرم بڕێەوە، تەنانەت هەندێک لە فینلاندەکانیش دیفاع و پشتیوانیان لێ کردم. ئەمە وەکو ئاژەڵێک ناوزەت کردو، ئاژەڵێک کە دێ خواردنی ئاژەڵەکانی دی دەخوا، وەکو مێشێک کە دێ لەسەر پشتی فیل و هەندێک دابا و ئاژەڵی دیکە خواردن دەخوا و بخۆی هیچ کارێک ناکە و دوی خواردن ناکە. یانە ئەمان بەو ئاژەڵانە شوبهاند بوو، بۆ جوولە بوونەوەرانە. بۆیە ئەوە شوبهاندنێکی زۆر بێڕێزانەیە بە نیسبەت مرۆڤ و بە نیسبەت ئێمەی پەنابەر. بۆیە ئێمە دەبەرابەر ئەو کەسانەداداوە کەسە پارلەمانتار بوو لە پارلەمانی فینلاند، بۆیە دەبێمە بە نیسبەت ئەو کەسانە بەڕاستی نابێ دانیشین و چاویان لێ بکەین و بزانین ئەوان چ دەکەن. ئەمە دەتوانین هەڵوێستمان هەبێت.
ئەگەر نەشتوانین هەڵوێستمان هەبێ ئەمە یەک ڕێگای باشی دیکەمان پێشک دێ کە بتوانین دژی وانە ڕابوەستین ژەوەیە کە ئێمە بچین دەنگ بدەین دەنگ بەو حیزبولانانە بدەین کە پشتیوان و لانی کەم خۆیان بە دۆستی پەنابەر دەزان و لانی کەم دژی ئێمە هیچ بڕیاراتێک نادەنە پارلەمان و جێبەجێ ناکەن ئەو حیزبولانانە کەم نین لانی کەم تا ئێستا سێ حیزبی ئەوە هەنا کە نزیکن لە کۆچبەر و لە ئێمەی پەنابەر ئەم بۆ خۆم یەشی لە یەکێک لەو حیزبانەدا کاندیدم وەکو حیزبی سەوز دوو حیزبی دیکەش هەن کە زۆر یارمەتی دەرن و پێم وایە هەر یەک لەوانە کاندیدەکانیان کە ئێوە دەنجیان پێ بدەن زەرەرمان نەکردووە هیچ قازانجیشمان کردووە ئەو دو حیزب بەش هەردووچیان سۆسیال دموکرات و یەکێتی چەپەکان واسە میستۆلیتۆ ئەم پێم وایە ئەوانە هەموو باشن دیارە هەمووش لە پارلەماندا لە یەک لایانی داین لە هەموو لایانی چەپەکانمان بۆ خۆمان اختصاص داوە هەر بۆیە پێم وایە ئەگەر بەشداری بکەین لەو هەڵبژاردنەی تەنانەت ئەگەر خۆشیتان لە من یان کاندیدێکی کوردی دیکەش نەهات هیچ کێشە نییە خۆ دەتوانن خۆشیان لە کاندیدێکی فینلاندی بێ کە پێتان وایە زیرەکە و کاری لە دەست دێ بەڵام دەو لایەنانەدایە هەموو هەوڵ و تەقەلای من ئەوەیە کە تکام لە ئێوەیە کە لانی کەم ئێوە بەشدار بن و بۆ ئەو لایەنانە بەشدار بن دەنگ بدەن وەی کە ئەو لایەنەی دژی ئێمەیە دەنجی لێکەم دەبێتەوە یەک دەنگی ئێوە دەنگێک لەوان کەم دەکاتەوە ئەوە زۆر گرنگە یەکجار زۆر گرنگە ئەوانە چوونە زۆرترین کاندیدیان لە ئاستی فنلاندا هەیە یەکجار زۆریان کاندیدە ڕەنگە جاریە بەقەت دوو حیزبانیان هەبێ کاندید بۆیە کاندیدیان زۆر کردووە چون هەر کاندیدەی لانی کەم 10 نەفەر 20 نەفەر 30 نەفەر چل کەسی دەناسێ دێ ئەو چل کەسە ئاشنای خۆی دەنگی پێ بدەن زۆرە ئەوانە بۆیان گرنگ نییە کاندیدەکان هەموو ببنە ئەندامی شورای شار بەڵکو بۆیان گرنگە دەنگ بێننەوە هەچەین دەنگ بێنەوە دوای دەنگەکە دابەش دەبێ ئەو حیزبە بەرەندە دەبێ ئەو حیزبە براوە دەبێ وەکو لای ئێمە نییە کە کاندیدەکەگە دەنگی نهێناوە لە دەستی بچێ بەڵکو ئەگە ئێستا من دەنگیش نهێنمەوە دەنگ ئەوەندە دەنگی هێناومەتەوە بۆ حیزبەکەم دەبێ و حیزبەکەم قازانجی خۆی لێ دەکا و ئەمە دێرەدا وەکو خارجی قازانجی خۆمانیش لێ دەکەین چونکە ئەمە لە دەنگی دژبەرەکانی خۆمان کەم کردێتەوە بۆیە کام ئەوەیە حتمما بەشداری بکەن ئەگەر من یا هەر کاندیدێکی کوردستان بەدڵی نییە تەبیعیشە بەدڵتان نەبێ خۆ هیچ کەسێک ناتوانێت بەدڵی هەموو کەس بێ بۆیە دەتوان کاندیدێکی فینلاندی هەڵبژێرن کە نەدەیناسن و یانەوەی کە پێتان وایە باشە و یان پێتان وایە وەکو کوردەکەی بە دوی شۆرەت و ناوبانگەوانەدا ناچێ یان بە هەر دەلیلێک کە بۆ خۆتان پێتان باشە دەنگ بدەن بەوان کێشە نییە بەڵام کێشەوەیە دەنگ نەدانەکەتان زۆڵمێکی گەورەیە ئێمە بۆ خۆمان لێرە دەژین ئەمە دەبێت لە بیرمان بێ ئەمە ڕۆژ بە ڕۆژ تازەمە داهاتوو ژیانمان لێرەیە بەشێکی زۆر کەم لە ئێمە دەچێتەوە وڵاتی خۆی لەبەرەوەی کە منداڵمان لێرەیە سبینێنەوە نەتیژەمان لێر دەبن خۆ هەمووی ئەوانە جێبەجێ نابێ بە ئاسانی بیبێ وڵاتەکەی خۆ تازە تۆش بچێەوە وڵاتەکەت منداڵەکە لێرە دەمێنێتەوە یعنی کەوا بوو دەبێلانی کەم ئەمە جێگای لە منداڵەکانمان لێژ نەکەین جێگایان بۆ خۆشتر بکەین ئەمە بەشداری بکەین لە دەسەڵات بۆی کە منداڵی منەوەیمە لە داهاتوودا جێی خۆش بێ ئێمەی کورد نەتەوەیەکین کە هەموو ڕۆژێ ئەگەریەوەی هەیە کە پارچێک لە کوردستان تووشی کێشە و هەڵا و خەڵکەکەی ببێتە پەنابەر با ڕێگا خۆش بکەین لانی کەم بۆ ئەوان کە لە دەربەدەری و لە کەمپەکانی وڵاتانی باشووری ئەوروپا و تورکیاوانە نەمێننەوە بۆ ئەمە بەو دەنگدانەمان دەتوانین زۆر کار بۆ داهاتوویوان بکەین ئێمەی کوردیان ئێمەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستوانە زۆربەیمان دەفکری بەرژەوەندی ئەوەی داین کە ئەو ڕۆ چ بخۆین یا چ بەدەست بێنین بەڵکۆم پێم وایە دەبێت دەفکری داهاتووی خۆشمان دابین لە وڵاتەی جێی خۆمان چاک قایم بکەین هەروەگە و پەندەی کوردی دەڵێ مەڕ بۆ شەوێکیش بێ جگای خۆی خۆش دەکا بزن بۆ شەوێکیش بێ جگای خۆی خۆش دەکا کەوا بوو ئەمەش دەبێت جگای خۆمان خۆشکەین نابێ هەر بڵین هیچ نییە و دەنگی مە زۆر گرنگ نییە و خۆ وڵاتانی دیکتاتۆری نییە دەنگی مەگرنگ نەبێ لێرە یەک دەنگیش
گرینگە یەک دەنگ زۆر 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 گرینگە بۆیە تکایە بەشدار بن ئەمن چەند ڕۆژ لەوەی پێش دۆستێکم بینی کە منداڵەکەی نەخۆش ببێن نەخۆشخانە نیوە شەو بوو چوو بووکتی کەسی لێ نەبوو بەڵام چەند ساعتیان ئەمە ڕاگەشت ئەم پێم وایە لەو وڵاتە ئازادەی کە یەکجار زۆریش بۆمە باشن بۆ ئەمن هەتا دەمرم قەرزدار و مەدیونیانم لەو وڵاتەش تەبعیز هەیە هەڵاوازن هەیە بۆیە ئەو خانمە کە منداڵەکان نەبر بۆ ژوورێ بۆی هەیە کە دیتبیان خارجیە گوێی نادەنێ دەڵم کەسی دیکەشی لە پشت نییە و فنلاندی دیکە ئەوان جو پاشکەون و لی دەگەڕند و 3 سەعات جابی نادەنەوە ئەوە هەموو ڕۆژێ نییە بەڵام هەیە منیش بە چای خۆم دیمەوە لەو وڵاتەی هەیە و دەژمێنێ جا ئەگەر ئێمە دەنگ بدەین دەتوانین ڕۆژ بە ڕۆژ لەو شتانە کەم بکەینەوە دەتوانین هەر ئەو هەڵاواردنەی ئەو خاتونەی کە منداڵەکەی نەخۆش بوو 3 سعات ڕایانگرت و بێەوەی کە کەس بانجی بکا بڵێت چتا دەتوانین ئەگەر ئێمە کاندیدمان هەبێ ئێمە نوێنەرمان لە شوڕای شار هەبێ یان کەسی ناسراومان هەبێ ئەو پەیامانە و ڕخنانە باشتر بگەێنین بە حکوومەت نەگەوەی کە لە دڵە خۆندا هەر ناڕەحەت بین و جنێویان پێ بدەین و هەر بڵین وڵاتە خراپە و تەبعیزیان هەیە و هەڵاوازنیان هەیە و فەرق و جیاوازیان هەیە کەوا بوو ئەوە نمونەیەکی چووکەیە کە من دەڵم بۆیە دەبێمە بەشدار بین بەشدار نەبین مافمان دەخورێ بەشدار نەبوونمان بەشدار نەکردنمان ڕێگە خۆشکردنە بۆ کەسانی کە دژی من ئەو کەسانی کە ڕقیان لەمەیە ئەوە ڕۆژە شتێکم خوێندەوە یەکێک لە کاندیدەکانی و حیزب ڕەگەزپەرستەکەی نووسی بووی من لە حەوشەکەمان تووشی بنەماڵەیەکی ڕەشپێستی سۆمالی بوو کە ئەو بنەماڵەیە ساک و چەمەدان و شتیان هەموو پێ بوو دەگەڵ منداڵەکان حازر دەڕۆیشتن لێم پرسین بۆچۆ دەچن کوتیان ئەمە دەچینەوە سۆمالی وتم بۆ دەچنەوە کوتیان تەحتیلاتی هاوینەیە و پشوویە و دەچینەوە لەوێ پشوویەکەمان دەگوزارێنەوە تا وەختی هاوین تاوە دەبێت ئەو خانمە یەکێک لە خانمە ڕەگەزپەرستەکان بوو ئەوە بێەوەی کە ئەو کابرای پەنابەرە بیناسێ هاتبوو لە فەیسبووکەی خۆی نووسی بووی و خەڵکێکی زۆری ئاگادار کردبووە کە کتبووی بەڵێ چاو لێ بکەن ئەو کەسەی کامە پەنابەریمان پێداوە و پێمان وایە لە وڵاتی خۆی ژیانی دەمەترسیدایە نان نێبی خوا دەیگوژن لەکی لە زیندانی دەکەن ئەو کەسە هاتۆ پەنابەری وەرگتۆ لێرەش بە پارەی ما دەچێتەوە لە وڵاتی خۆی خۆشی دەگوزارێنێ کەوابوو ئەوە پەیامێکی زۆر خەتەرناکە بۆ ئێمەی کورد بەشێکی زۆر لە ئێمەی کورد دەچێتەوە ڕۆژهەڵاتی کوردستان دەچێتەوە باشووری کوردستان بە تایبەتی کوردەکانی باشووری کوردستان زۆربەی هەرە زۆریان کێشیان نییە دەتوان بگەڕێنەوە بۆ وڵاتی خۆیان بەڵام ئەو کەسانە سبینێت توش کێشەی دەبن ئەگەر ئەوە ڕێگەزپەرستانە بێن ئەوانە دەزاننەوە کێوە پەنابەریتان وەرگرتووە ڕاست سبینێ لە جێگایەکی بۆیان هەڵکێ پێی بزانن ئەو یاسایە دەدەنە پارلەمان وە سبینێ ئێمەش دەردەکەن کەوابوو ئەمە دەبێت دەفکریەوەیدا نەبین بۆ خۆن قوبوڵ بووینەوە هەموو شتێک تەواو بۆ ئێستا ژیانمان هەیە ئەمە هەتایە ئەمە هەر وەک خەڵکیێرەوە ناگرن بۆی هەیە هەموو ڕۆژێ یاسایەک بگۆڕە یاسایەک تازە دێ ئەمە دەتوان بە بیانوێکی چووکە لە وڵاتی دەربکە تکایە زۆر دڵنیان مەبن کە ئێوە ژیانتان خۆش هەموو شتێک باشە لەو وڵاتەی هەموو شتێک گۆڕانی بەسەردادە یاساکان هەر چەند ساڵجارێک دەگۆڕن بۆیە دەنگ بدەن دەنگ نەدەن جێگای خۆمان لێژ دەکەین جێگای خۆمان تەنگ دەکەین لە داهاتوودا بۆیە من تکام وایەگە دەنگ بە من یا بەو ڕەفیقە کوردانەی دیکەش نادەن لانی کەم دەنگ بە فینلاندیەک بدەن کە لە بەرژەوەندی پەنابەراندا کار دەکا یا لەو حیزبە چەپانەدا کار دەکا ئەم بۆ خۆم لە حیزبی چەپم لە حیزبی سەوزم ژمارەکەشم ١٠٧ لە شاری ڕایسیۆ دەژیم بەڵام هاوڕێی زۆر باشی دیکەشمان هەن کوردەکان زۆربیان کەسانی باشن ئەم پێم وایە کەسانی باشیش نەبن هەوڵ نادەن بۆی کە کار بکەن جاگەر هەر تێبینیەکتان لەسەر هەر کەسێکەیە هەر بۆ چوونێکتان لەسەر من یار کەسێکەیە کە پێتان وایە بەدڵتان نییە کەسی باشتر لە قەراغوی حتمەن هەیە بۆیە تکایە دەنگ بدەن